خی گەورە دەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام وای دامەنێ کە ئەو کەسانەی دڵخۆش دەبن بەو خراپانەی کە دەیکەن دڵخۆشە دڵی خۆشە کە خراپەی کردووە لا تحسبن الذين يفرحون بما أتوا يعني بما أتوا من القبائح والمفاسد يعني چی خراپەیە دەیکا لە کەتمی حەق شاردنەوەی حەق لە تەحریف و گۆڕینی حەق لە چاواشەکاری لە دین فرۆشی هەموو ئەوە دەکات بەڵام لە بەرامبەردا شتێک پلە و پایە و منسەب و پارە و دنیای دراوەتێ دڵی خۆش ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام وا مەزانە ئەوانەی کە ئەوە حاڵیانە سەرەڕای ئەوەی کە دینەکەیان دەفرۆشن و دڵیان خۆشە بەوەی کە وەریان گرتووە لە بەرامبەردا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا وحەزیش دەکەن کە سوپاس بکرێن بەهۆی شتێکەوە کە ئەوان نەیان کردووە سوپاس دەکرێن بەهۆی شتێکەوە سوپاس بکرێن کە ئەوان نەیان کردووە زۆر جار دین فرۆشەکان ئەو خۆیان دەناسن دینیان فرۆشتووە لەگەڵ ئەوەشدا حەز دەکەن مەدح بکرێن بەڕاستی ئێوە زانای ئیسلامن بەڕاستی ئێوە پاسەوانی ئەم دینن بەڕاستی ئێوە ماشا الله جێگای شانازی خەڵکن دڵیشی بەوە خۆش لە ناخی خۆشدا دەزانێ یعنی پاسەوانی لە دینی چی پاسەوانی لە عەقیدەی ئومەتی چی ئێو دینەکە دەفرۆشێ ئامادەیە لە مقابلی منسەب و پارەدا هەموو گۆڕانکاریەک لە دیندا بکە هەموو تەنازولێکی تیادا بکە لەگەڵ ئەوەشدا پێی خۆشە کە مەدح بکرێت وەصف و سەنای لەسەر لێ لەسەر چی وەصف و سەنا لەسەر چی لەسەر شتێک کە تۆ نەتکردووە نە پاسەوانێتی دینت کردووە نە بەیانی حەقت کردووە نە ڕەدی باڵتڵت کردوتەوە نە کەشفی شوبهەت کردووە تۆ چیت کردووە حەزیش کەی مەدح بکرێت لەسەرەوە فلا تحسبنهم بمفازة من العذاب أي محمد عليه الصلاة والسلام وان دانا نيد كأوانا رزقاريان بولا سزاي خوا نلا دنيا نلا دواروشش ده حال دنيا جاره ومزانا رزقاريان بولا سزاي خوا يعني شون يعني باتشا وريكن سزاي خوا للرئ أما باسي دنيا دكا ببلغيشي ولهم عذاب أليم وبو أوانا هي سزايشي زور بإيش وآثار كواتا هو بو قيامت سزایکی بەیش و ئازاریان بۆیە دینیان فرۆشت و حەز بە فەخر و بە مەدح و ثەناش دەکەن لەسەر شتێکە نەیان کردووە ئەوە بۆ قیامەت ئەی لە دنیادا چیان بۆ هەیە و مەزانە لە عەذابی خوا ڕزگاریان بووە چونکە دەیان بینی ئەو کەسانە ساڵانێکی زۆر دەیخۆن یان نایخۆن ئەو بەو مۆزوع بەو وەزعە دەڕۆن ساڵانێک دەڕۆن خەڵک وا دەزانێن نەجاتیان بوو لە عەذاب سەیریکە کاکە تۆش وات کردبا ئێستا بۆ خۆ دەندام پەرلەمانێک دەبووی سەیریکە چ پارەیەک بۆ خۆی وەردەگرێت و چ لە ئیسراحەتێکدایە و چۆن نیە خی گەورە دەفەرمێ فلا تحسبنهم بمفازة من العذاب ئەوەی کە لەسەر حیسابی دینەکەی پۆست و پلە و پایە و منسەب و پارە وەردەگرێت ئەوەی کە کەتمی حەق دەکا ئەوەی کە دین دەفرۆشێ وا مەزانە نەجاتی بۆ لە عەذابی خوا نا لە ڕێتی لڕێتی بەڵام جارێ ماوێتی خی گەورە خۆی حکمەتی هەیە خۆی دانایە لكل نەبەئ مستەقر هەر نەبەئێک کاتی قەراربوون و جێگیری خۆی هەیە کاتی خۆی دێت مەوعیدی خۆی دێت ئەوە لە دنیا لە قیامەتیش ئەوە سزایەکی بە ئێشانەی خوا پەنامەندە کەواتە برا ئەم ئایەتە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئێمەی موسڵمان نەخەڵەتین کاتێک دەبینین کەسانێک دین دەفرۆشن و سەلامەتن دین دەفرۆشن و دنیایان دەستکەوتووە نا وا مەزانە نەخەڵەتەی بەوە هاوریابە هەیە دەخەڵەتێ سەیرکە کاک ئەمە حاڵی خۆت سەیرکە و حاڵی ئەویش سەیرکە ئەمە بەس ئەمە بەڵگەیە بەسە ئەو تۆ بە حیساب بەڕاز لەگەڵ خوای و سەیری حاڵی خۆتکە سەیری حاڵی فلانە کەسیشکە کە تۆ دەڵێ وڵات دینی فرۆشت بزانە لە چه ناز و نعمەت و دەسەڵات و وەصف و سەنای خەڵکدایە نا وان حساب نكي خواي قولا ببيغمبر دفرمي عليه الصلاة والسلام لا تحسبن وحساب نكي كأوان رزقاريان ولا عذاب إخوة رزقاريان نبو أبدا ديت عذابك دي كواتا نخلطين براكانا نخلطي كاتك دبيني كسيك بديني فروشت زانيان العالم هو الذي يعيش لدينه وليس العالم الذي يعيش بدينه عالم أو كسي بو دينكي دەژێت
ژیانی کاتی ماڵی علمی عملی هەموو شتێکی دەکاتە خزمەتی دینەکەی خوا بیر لە دینی خوا دەکاتەوە چۆن بڵاوی کاتەوە چۆن سەری خا چۆن دیفاعی لێ بکات چۆن ڕەدی شوبە بداتەوە لە سەری ئەوە عالمە بۆ دینی خوا بژێت نەک بە دینی خوا بژێت چی نەک بە دینی خوا بژێت یعنی دینی خوا بفرۆشێ بیکاتە وەسیلەیەک بۆ ئەوی پێی بژێت ئەوە نابێت ئەمە باز لەوە ناکەین کە ئیمام و خەتیبە و معاشیەوە قەیناکە برا ئەمە بە دین ژیان نییە ئەمە بە دین ژیان نییە ئەوەی کە مەذمومە و دروست نییە تۆ دینەکەی خوا بفرۆشی اشتروا به ثمنا قليلا پەنا بەخوای گەورە کەواتە دەبێ وریا بین ئاگامە لەو جانبە بێ نەخەڵەتین